بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاڵەرە ناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ سێمین جارە سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان دەبنە میوانی ڕایەڵە. نازانم دڵخۆش بم یان بە پێچاوانەوە. مەبەستم لە دۆخی تایبەتی ئێستای سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستانە. خەریکە دانەمەزراندنی سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکان هاوشێوەی موچە دەبێتە چیرۆکێکی دوور و درێژ و کێشە و گیر و گرفتێکی لە مێژینە و چارەسەر نەکراو. ڕایەڵی ئەمڕۆ تایبەت دەکەین بە گرفتەکانی دانەمەزراندنی سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بە میوانداری کاک هاوڕێ قادر نوێنەری سێیەکەمەکان لە سلێمانی، هەروەها کاک چالاک حەمەد نوێنەری سێیەکەمەکان لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک هاوڕێ، ئەم دۆخە بۆ چارەسەر نابێ؟ مافەکانی ئێوە، داواکاریەکانی ئێوە هێندە قورس و گرانەکە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار و وەزارەتی خوێندنی باڵا نەتوانێت بۆتانی ئەنجام بە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، ئەسڵاو لە جەنابتان لە بینەرانی بەڕێستان لە میوان ئازیزەکەمان. بەڕاستی پێوەری سەرکەوتن بۆ هەر ئینسانێک کە بیگرین باسی شەخصێ بکەین ئەوەیە کە موشکیلەیەک کە لە دەورێتی گرفتێک کە لە ژیانیا هەیە دوای زەمانێ بتوانێت تێیپەڕێنێ، بەرنامەی هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە. ئێمە لە کوردستانە گرفتی گەورەمان ئەوەیە کە گرفتەکان تێناپەڕێندرێن، بەرنامەی ڕاستەقینە و دروست و زانستیانە و بەرمەبنای لێکۆڵینەوە نییە بۆ تێپەڕاندنی مەشاکیلەکان و بۆ بەجێهێشتنیان بەداخەوە. یەکێک لەو کەیسە حەقانەش کە لەم کۆمەڵگایە هەیە، یەکێک لەو مافورانەوە گەورانە ئەو توێژانەی کە مافیان خوراوە سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکانن کە ماوەی 6 ساڵە بەداخەوە چالاکی جۆر بە جۆریان کردووە و دەنگهەڵبڕینی جۆر بە جۆریان هەبووە و بە شێوازی مەدەنی و زانستیانە و ئەکادیمیانە دەنگ و ڕەنگی خۆیان گەیاندووە. بەس بەداخەوە حکوومەتی هەرێم تا ئێستا نەیتوانیوە و نەیویستووە چارەسەرێک بۆ ئەم کەیسەدا بنێ بەداخەوە. بۆیە وەک جەنابەت فەرمووت، نە مەشاکیلی ئێمە ئەوەندە گەورەیە، نە ژمارەمان ئەوەندە زۆرە، بەس فەشەل لە حکومڕانیە بەداخەوە کە کەیسێکی ئەوەندە حەق و توێژێکی ئەوەندە چۆنەڵی زانستی و ئەکادیمی نابینێ بەداخەوە و مافەکانیان پێنادا. ئەمە ئێمەی بێتاقەت کردووە، ئەمە خەڵکانێکی تری بێتاقەت کردووە کە بەڕاستی نە ئەوایلن نە کەسوکارێکی ئەوایلیشیان هەیە، بەڵکو هەر ئەوە بێتاقەتی کردووە کە ئەبینێ بەڕاستی کەیسێکی حەقانی هەیە لە ناو زانکۆیەکە، لە ناو بەشێکە جاریوا هەیە لە 100 تەلەبە کەسێک یەکەم بووە، کەسێ دووەم بووە، کەسێ سێم بووە. حکوومەتێک نەتوانێت ئەمانەشدا مەزرێنێ، بەڕاستی بۆ قفڵێک لە زانکۆ و پەیمانگاکان نادە و بە یەکجاری دایبخە. ئەگەر تۆ بەڕاستی ببوورە ئەوەشی کە جێگەی نیگەرانیە ئەوەیە هەبوونی یاسایەکە لە کاتێکە لە بەرامبەر هەر یاسایەکە پێویستە جێبەجێ بکرێت. دروست تۆ ئەرکی خۆتە جێبەجێ کردو و پێویستە مافەکەشی لە بەرامبەر یاوەکو خوێندکارێک یەکەم و دووەم و سێم وەربگری. ئەگەر یاساکە نەبووە بڕوا هەبێ ڕەنگە ئەم بارودۆخی ئێستای دروست نەکردای و هێندە نیگەرانی لە لای ئەو خوێندکارانە دروست نەکردای. ڕاستە دروستە. خۆی ئەو کەیسی ئێمە جیاوازەکەی لەوەیە کە یاسا پشتیوانمانە، ئێمە بەپێی یاسای خوێندنی باڵا ئەبێ یەکەم و دووەم و سێمەکان دابمەزرێنەوە بەڕاستی. بەس بەداخەوە چۆنەڵی لەم جۆرە سیستەمانەیە کە یاسا تا کاتێک ڕێزی لێگیرێ کە لە قازانجی بەرژەوەندیەکانی دەسەڵات بێ، زۆر جار کە بیندرا یاسایەک وەک پێویست ناچێتە خزمەتی خۆیان بەداخەوە فەرامۆژەکرێیان ڕائگیرێیان هەر چۆنەڵی وازی لە جێبەجێکردنی ئەهێنرێ. بۆیە ئێمە بەڕاستی وەک یەکەمەکان بێدەنگ نابین لەسەر ئەم کەیسە، نەک بە سێ بەرنامە، نەک بە بیستی خۆپشاندان و دەربڕینی ناڕەزایی، بەڕاستی ڕێگەی جۆر بە جۆرە گرینە بەر، چونکە کەیسەکەمان زۆر بە حەقە بینین و بڕوامان وایە چەند داکۆکی بکەین لەسەر ئەوەی کە چۆن 4 ساڵ شەون و خونیمان کرد. سوپاس بۆخوا زۆر بەمان شەو ڕۆژمان خستە سەر یەک لە هەوڵدان بۆ ئەوەی یەکەمی بەدەستبێنین، جوهدێکی زۆرمان کرد، سیمیناراتێکی زۆرمان کرد، راپۆرتی زۆرمان نووسی، هەوڵی زۆرماندا تا توانیمان یەکەم و دووەمی بەدەستبێنین. ئەمڕۆژ بە هەمان گڕوتینەوە هەوڵەدەین هەتا ئەو مافەی کە بە شایستەی خۆمانی ئەزانین کە خزمەتکردنە ناو زانکۆ و پەیمانگاکان، کە خزمەتکردنی نەوەکانی ئایندەی ئەم وڵاتەیە، بەڕاستی تاوە بەدەست نێنین بێدەنگ نابین. و ئێمە بڕوامان بۆیە ئەم کەیسە لەوەیان نییە تەنها هەوڵ بین
چەند هزار کەسێک کە دەرچووی 6 ساڵن بە یەکەم و دووەم و سێمدا بمەزرێنین. باسەکە قوڵترە لەوە کە مافی چەند هزار کەسێک خوراوە. باسەکە ئەوێ ئەویسترێ لە ئاستی زانستی ئەم وڵاتە بدرێ، ئەویسترێ کە زانکۆکان بە کەسانێ پڕ بکرێنەوانێ کە یەکەم و دووەم و سێم نەبوون لە کاتێکە حەقی ئەوانە بچنە زانکۆکان دوایی ماستەر بخوێنن، دوایی دکتۆرا بخوێنن بۆ ئەوەی لە ئاستێکی کەسانێک لە ئاستێکی زانستی باڵایە بن و توانا و لێهاتوویەکانیان بە جۆرێک بێ کە لەو بەشەی هەبوون چۆن ئەڵی تەفاعولێکی تەواویان لەگەڵ بەشەکەیان کردبێ و یەکەم بوو بن ئەمانە ببنەوە مامۆستا و دکتۆری ئەو زانکۆیانە. کاک چالاک ئێوارە باش سپاس میوانی ڕایەڵی. ساڵانە لە هەرێمی کوردستان بە هەزارەها دەرچووی زانکۆ و پەیمانگاکان نەبوونی دامەزراندن و هەلی کار بەرەو کوێمان نەبات. بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبان، سڵاو لە بینەرانی خۆشەویست، سڵاو لە ئێوە. بەڵێ ئێمە وەکو سێیەکەمەکان نزیکەی 6 ساڵ زیاترە چاوەڕوانی دامەزراندن دەکەین لە هەرێمی کوردستان. دیارە سێیەکەمەکان لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان نمرەیەکی زۆر بەرز پلەیەکی بەرزیان بەدەستێناوە کە پێویستە ڕاستەوخۆ دوای ئەوەی قۆناغی زانکۆ یان قۆناغی پەیمانگایان کۆتایی پێدێ ڕاستەوخۆ لە زانکۆ و پەیمانگاکان دا بمەزرن و خزمەت بکەن، بەڵام بەداخەوە ماوەی 6 ساڵ زیاترە تا ئێستا ئەوایلەکان دانەمەزراون. بەڕاستی ئەمەش ئێمەی زۆر نیگەران کردووە. تۆ 6 ساڵ خوێندنە تەواو کردبێ بە نمرەیەکی زۆر بەرز کە چاو دەکەی لە زانکۆ و پەیمانگاکان کەسانی دیکە لە شوێنی تۆ دادەنێن کە بۆ ڕۆژانێک لە زانکۆ و پەیمانگاکان وانەبێژیان نەکردووە. ئێمە دژی هیچ کەس و لایەنێک نین. پێمان خۆشە هەموو دەرچووە دانەمەزراوەکان لە چوارچێوەی یاسا لە کەرتەکانی پەروەردە کەرتی خوێندنی باڵا خزمەت بکەن، بەڵام چۆن دەبێت یەکەمەکان لە دەرەوە بێن، بەڵام کەسانێک کە بۆ ڕۆژێک وانەبێژیان نەکردووە لە زانکۆ پەیمانگاکان دابدرێن. بەڕاستی ئەمە زیانە لە سێیەکەمەکان، زیانە لەو پێگەی لەو شوێنەی کە هەیەە. بۆیە ئێمە وەکو سێیەکەمەکان بەردەوام دژی ئەم کارە نایاسایە دەوەستینەوە و هەروەها بەردەم ئەنجومەنی وەزیران بەیان لە هەر شوێنێک بێت بەردەوام ئێمە دژی ئەم کارە ساتە ناڕەزایی خۆمان دەردەبڕین و پێویستە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش وە بزانم سبەینە چوارشەممە کۆبوونەوەیان هەیە بەرنامەی یان کەیسی سێیەکەمەکان بخەنە مێزی گفتوگۆ بڕیاری دامەزراندنی سێیەکەمەکان دەربکەم بۆ ئەوەی ئێمە لەو نیگەرانیە لەو هەموو چاوەڕوانیە نەجاتمان بێت. کاک چالاک، پێت وایە حکوومەتی هەرێم بەگشتی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە و پلاندانان لەم بارەیەوە هیچ پلان و ڕێکارێکی گونجاویان هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانێکی ئێستا ئێوە تێکەوتون؟ بەڵێ دیارە حکوومەتی هەرێم ویستی هەبێت کارێک بکات، شتێک ئەنجامدا دڵنیا بە دەتوانێت بیکات، بەڵام تا ئێستا کە نەکراوە دیارە ویستێک هەیە کە نەکرێت. کەیسی سێیەکەمەکان کەیسێکی زۆر گرنگە. وەکو باسم کرد لە سەرەتادا ئەو ساڵی کە خوێندن تەواو دەکەین لە زانکۆ و پەیمانگاکان ڕاستەوخۆ دەبێت بچینەوە سەر میلاکاتی زانکۆ و پەیمانگاکان دابمەزرین، بەڵام کە تا ئێستا حکوومەتی هەرێم بڕیاری دامەزراندنی سێیەکەمەکانی نەداوە، یعنی بەڕاستی ئەمە کارەساتە هەتا ئێستا. چۆن یەکێک لە یەکەمەکان لە دەرەوە کە وەکو بڵێ چۆن شاگردی یان کرێکاری هەموو کارێک پیرۆزە، بەڵام کەسی شیاو دەبێت لە شوێنی شیاودا بندرێت. بۆ دەبێت یەکێک لە سێیەکەمەکان ڕۆژانە کارێکی دیکە بکات جگە لەو پسپۆڕی خۆی، جگە لەو هەموو شارەزایی خۆی هەیبووە کە ڕۆژانێک بۆ ماوەی 4 ساڵ کە لە زانکۆ خوێندویەتی کۆششی کردووە، بەردەوام شەو و ڕۆژی لەسەر یەکداناوە و هەروەها ئەو کەسانەی لە پەیمانگا بوونە دەرچوەکانی سێیەکەمەکان ئەوانیش بە هەمان شێوە، یعنی کەسی شیاو لە شوێنی شیاو داناندرێ، هەتا کەسی شیاویش نەچێتە شوێنی شیاو دڵنیا بە پێکەی زانستی و معریفە لە نێو زانکۆ و پەیمانگاکان ناگاتە بەشێکی بەرز. بۆیە ئێمە وەکو سێیەکەمەکان ڕوومان لە ئەنجومەنی وەزیرانە بە زووترین کات بڕیاری دامەزراندنی سێیەکەمەکان پێویستە دەربکرێت. یعنی معقول نییە ماوەی زیاتر لە 6 ساڵە ئێمە لە دەرەوەی زانکۆ و پەیمانگاکانین ئەو عیلم و ئەو زانست و زانیاریش لە نێو زانکۆ خوێندمان ئەوایل بووین بەشێکی زۆرمان لەبیر چۆتەوە. بەڕاستی ئەمە
درێژە بچێشێ دانامەزراندنی سەیەکەمەکان زیانە لە زانکۆ و پەیمانگاکان ڕێگە دەدا کەسانی ناشایستە بستنە نێو زانکۆ و پەیمانگاکان ئەمە ژوا دەکات ئاستی زانست و زانیاری لە سەرجەم زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دابەزێت و بێتە خوارەوە. دەست خۆش کاکچالە کاک هاوڕێ بۆچی لە وڵات و مەملەکەتەی ئێمەیە هەر یاسایەک لە بەرژەوەندی خەڵک دەربکرێ ئیتر یەکێک لە ئەگەرە هەرە بەهێزە چاوەڕوان کراوەکان جێبەجێ نەکردنێتی؟ بەداخەوە ئەوە یەکێکە لەو شتانەی کە ئەبێ دەسەڵاتی کوردی جوابی بداتەوە بەداخەوە بۆ میلەت دڵی بە یاسایەک خۆشە کە وا بزانێ خۆی تیا ئەبینێتەوە وا بزانێ ئەم قەرارەیەکێکە لەو قەرارانەی کە ئەو وەک هاوڵاتیەک حسابی بۆ کراوە. بە نمونە ئێمە کاتێک لە ناو زانکۆیە ئەمان خوێند یەکێک لە دڵخۆشی گەنجەکانی ناو زانکۆ ئەوە بوو کە یاسایەک هەیە لەم وڵاتە فەرقی ئەوە ناکاتەوە سەر بە چ لایەنێکی سیاسی کەوتۆتە سەر ئەوەی هەوڵ و جوهدی شخصی تۆ کە ئەویش ئەوەیە ئەم کەسانەی کە یەکەم و دووەم و سێم بوون وەربگیرێنەوە لە ناو زانکۆکانە. بەڵام ئەبینی هەر بە زووی لەو یاسایە ئەدرێ و وەڕائەگیرێەوە کاری پێ ناکرێ بەداخەوە. ئەمە یەکێکە لەو گرفتانە بە حەقەت کە ئەبێت دەسەڵاتی کوردی جواب داتەوە. ینی بۆچی کە یاسایەک لە قازانجی خەڵکە کە لانی کەم توێژێکی کەمی کۆمەڵگا بە جێبەجێبوونی ئەم یاسایە ئاسوودە ئەبن وازانن حەق و شایستەی خۆیان پێدراوە بۆ ڕایەگرن. و ئێمە بیرمان نەچێ کاڵەخان من زۆر جارەمەیە ئەمە بڵێم کە ئەمە تاکە مشکیلە و تاکەکەی نییە کە لە ناو خوێندنی باڵایە گرفتە و باسی کۆی پرۆسەی حکومڕانی هەرێمی کوردستان نەکەین بەس باسی خوێندنی باڵا بکەین. ئێمە ئەمە تاکە مەشاکیل نییە لە ناو خوێندنی باڵایە. ئێمەیان مەشغوڵ کردووە بە شتێکەوە کە ئەبوو هەر مەشغوڵی نەبین ئەبووایە دەمێکە یەکەم و دووەم و سێمەکان لە ناو زانکۆکانە دەوریان بینایە و ئێستا هەندێکیان پلەی ماستەر و دکتۆرایان بەدەستێنایە و خزمەتیان کردایە. ئێمە ئەبووایە ئێستا لێرە باز لەوە بکەین بۆ زانکۆکانمان ئەوەندە لە بازاری کارەوە دوورن. خۆ من لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد ئێمە بەشمان هەیە 100 تەلەبەتیە خوێندوێتی ئێمە بەداخەوە ئێستا باسی یەکەم و دووەم و سێمەکەین ئەینەوە حەوت تەلەبەکەی تر ئەبوایە زانکۆکان منهەجیان و پەیڕە و پرۆگرامیان و ئەو دەرسانەی لە ناو زانکۆکان ئەخوێندرێن بە جۆرێک ڕێک بخرانایە کە ئەو دەرچووی ئەو ئینتاجەی کە لە زانکۆیەتە دەرەوە بازاری کار بە مەمنونی پێویستی بواە بە دوایە بگەڕایەوە دەیان شوێن هەبووە چاوەڕێ بواە ئەم دەرچووە بێتە دەرەوە و کاری لێ بکردایە. کەوادەکێن ئەوانەی بەرژەوەندیەکانی خۆیان لە زەوتکردنی مافەکانی هاوڵاتیان نابینەوە هەموو ئەو کەسانەی کە بەڕاستی بە مستەوای خۆیان بە لێهاتووی خۆیان نەچوونەتە گۆشەکانی حکومڕانی ئەم وڵاتە یەکێ لەو شوێنانە کە بەڕاستی حەقا بە دەربێت لە پشک پشکێنەی لایەنی سیاسی ئەو وەزارەتانەیە کە پەیوەندی بە تەربیەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە ئەمانە زۆر زەڕورە کەسانی ئەکادمی بچن و دەستکراوە بکرێن کە قەرارێک بدەن لە قازانجی ڕۆڵەکانی ئەم میلەتە بێ. یعنی ناکرێ چۆنەڵی وەزارەتی خوێندنی باڵا بەش بکرێت لەلایەن دوو هێزی سیاسیەوە و ئەمانە ئەمر و ئەوامیرێکیان پێجێبەجێ بکرێت کە لە قازانجی دوو لایەنی سیاسیە نەک لە قازانجی پەروەردەکردنی ڕۆڵەکانی ئەم وڵاتە لە قازانجی بەرەو پێشبردنی زانکۆکانی ئەم وڵاتە هەر ئەمە شەوای کردوەوە ئەبینی بەداخەوە ئەم کەیسە حەقەی ئێمە کەمترین مامۆستای زانکۆ ئەبینی قسەی لەسەرکە کەمترین سەرۆک بەش و سەرۆکی زانکۆکان ئەبینی قسەی لەسەرکە. بەشێکی ئەمە ئەوەیە کە لەگەڵ ڕێزما بۆ هەندێکیان کە بەڕاستی کەسانێک لە ناو زانکۆکانی هەرێمە هەن کە زۆر شایستن زۆر بەتوانان و بە مستەوای خۆیان چوونەتە شوێنەکان و شوێنی بەرزتریان شایەنە بەڵام ئەمانە زۆر کەمینەیەکی کەمن. بەڕاستی زۆرێک لە سەرۆکایەتیەکانی زانکۆکان و زۆرێک لە سەرۆک بەشەکان و زۆرێک لەمانە بە پشتیوانی دوو لایەنی سیاسی دانراون ئەوەی وای لێکردوون ئەو شوێنە بەدەستبێنن ئاستی زانستی و لێهاتوویان نییە لە بەڕێوەبردنە لە دنیابینیانە بۆ بەرەو پێشبردننی ئاستی زانستی ئەم وڵاتە بۆ خۆ گونجاندنی زانکۆکان لەگەڵ ئێستای دنیای ئەمڕۆیە بەڵکو پشتیوانی لایەنێکی سیاسی بردوونیەوێ. ئێستا لەبری ئەوەی کەیسێکی حەق هەیە پشتیوانی بکە ئەبێ سەیری لایەنە سیاسەکەی کە بۆ چ کەیسێک ئۆکەی ئەداتی قسەی لەسەرکە و ئەبێ لەسەر چیش بێدەنگی هەڵبژێرێ. ئەمە کارەساتی وڵاتی ئێمەی دروست کردووە. ئەگەر نا کەیسێکی حەقی وەک
یەکەم و دووەم و سێەمەکان ئەبوایە زۆر بە کەمی خۆمان باسی بکەین ئەبوایە خەڵکانێکی تر میدیاکانیان پڕ کردایە بە بابەت باسی ئەمە وە کاتێک سەرۆک بەشە بەڕێزەکان کۆمەڵی بەرپرسی سیاسی ئەم هەرێمە بینن دەمێکە ئەم داوای ئێمەیان بگەیاندایە و ئێستا ئێمە باسمان لە شتی تر بکردایە بۆ خزمەتی پرۆسەی خوێندنی باڵا و چۆن ئەڵی نەوەکانی ئایندەی ئەم وڵاتە. دەستخۆش کاک چالاک پێت وایە دەرچوانی دانەمەزرا و چ ڕێگەیەک ماوە بیگرنە بەر بۆ دەرباربوون لەم بارودۆخە لە کاتێکا کەیسەکە لە دادگایەک لای کراوەتەوە؟ بەڵێ دیارە دەرچوانی دانەمەزرا و کە ژمارەیەکی زۆریان هەیە لە هەرێمی کوردستان و هەروەها بە دیاریکراوی کەتەوەرەکە لەسەر سێیەکەمەکانە ئێمە ژمارەمان نزیکەی 12286 کەسە لە سێیەکەمەکان. دیارە ئەمە تاکە ڕێگا کە دەتوانین بیگرینە بەر ڕێگای مەدەنیە بۆ نمونە خۆپیشاندانە خۆپیشاندانمان کردووە لە بەردەم زانکۆکان خۆپیشاندانمان کردووە لە بەردەم ئەنجومەنی وەزیران یعنی سێیەکەمەکان چ ڕێگایەک دەتوانن بگرنە بەر جگە لە ڕێگای یاسایی و مەدەنی یعنی تاکە چەکی ئێمە قەڵەمە یعنی هیچ ڕێگایەکی تر نییە ئێمە بەکاری بێنین بەڵام سێیەکەمەکان وەک دەبینین باسم کرد زیاتر لە 6 ساڵە چاوەڕوانن بەڕاستی ئەم هەموو کاتە چاوەڕوانیا وای کردووە پێشبڕکەی لە نێو زانکۆ و پەیمانگاکان کەم بێتەوە چونکە کەسێک کە دەخوێنێ کە لە زانکۆ وەردەگیرێ کە دەبینێ لە دوای خۆی کەسانێکی زۆر لە سێیەکەمەکان کە نمرەی زۆر بەرزیان بەدەستێناوە بەڵام تا ئێستا بێکارن تا ئێستا کاری دیکە دەکەن و دوورن لە پسپۆڕ و لە شوێنی خۆیان ئەمە بێهیوایی دروست دەکات جگە لەمەش لە ماوەی ڕابردوو کە حکوومەتی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەمتەر خەم بووە لە دامەزراندنی سێیەکەمەکان ئەمە وای کردووە بۆشاییەکی یاسایی زۆر لە نێو زانکۆ و پەیمانگاکان دروست بێت ئەمەش پەنابردنەبەر چییە پەنابردنەبەر ئەوەیە بە کەسانی حیزبی یان کەسانێک کە نزیکن لەو پلە باڵانەی لە نێو زانکۆ و پەیمانگاکاندان بۆ ئەوەی بەوانە بێش پڕ بکرێنەوە و دیار بوو وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریدا ئەوانەی وانە بێژیان کردووە لە نێو زانکۆ و پەیمانگاکان ئەوانی شاوشێوی وەزارەتی پەروەردە بکرێنە گرێبەست بەڕاستی ئەمە دژی ئەم کارە نین هەموو کەسێک دەتوانێت بە حەقی خۆی مافی خۆی بەدەستبێنێت بەڵام لە ڕاستیدا شوێنی ڕاستی و حەقیقی لە نێو زانکۆ و پەیمانگاکان دەبا زۆر لە مێژ بە بە سێیەکەمەکان پڕ کرابایەوە چونکە بەتاڵیە و شوێنە وای کردووە کەسانێک بێنە ناو زانکۆ کە دوورن لە پسپۆڕی خۆیان کە دوورن لەو شوێنەی کە پێویستە کاری تێدا بکەن ئەمەش لە داهاتوودا لاوانەیە گەورەترین گەندەڵی تێدا سەر هەڵدا چونکە کەسێک کە لە بە فلتەر و بە حەقی خۆی نەگەشت بێتە ئەو شوێنە ئەوە دواتریش لاوانەیە بتوانێت بۆ نمونە کەسی ناشایستە لە ڕێگەی خۆی بەرێتە ناو زانکۆ و دەتوانین بڵێن ڕەنگە بندیوارێکی زۆر سەر هەڵدا ئەگەر ئەم کەیسەڕانە گیرێ و بە سێیەکەمەکان پڕ نەکرێتەوە. کاک چالاک کەواتە کێن ئەوانەی ڕێگە دەگرن لە جێبەجێکردنی یاساکە لە ئێستا؟ بەڵێ چی بەرپرسیارە لە جێنەبەجێکردنی یاساکە بێگومان حکوومەت لە چی پێکاتوە لە دوو هێزی سەرەکی هەرێمی کوردستان پێکاتوە پێویستە هەردووچیان چونکە سێیەکەمەکان وەکو کاکاوڕێژ باسی کرد سێیەکەمەکانەوە نییە سەر بەلایەنێکی سیاسی بن سێیەکەمەکان هەموو ڕەنگەکانی تێدایە کەسی بێلایەنی تێدایە هەمووی بە حەق و مافی خۆی کۆششی کردووە لە نێو زانکۆ لە نێو پەیمانگاکان خوێندویانە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی بتوانن لە نێو زانکۆ خزمەت بکەن بەڕاستی ئەوەی بەرپرسیارە لەم دۆخی خوڵقاوە چییە بەتایبەت دوو هێزی سەرەکی هەرێمی کوردستانن کە پێویستە چیتر خەمسار نەبن لە ئاس دەرکردنی دامەزراندنی سێیەکەمەکان چونکە وەک گوتم دانەمەزراندنی سێیەکەمەکان کاریگەری خراپی لەسەر توانستی زانستی نێو زانکۆ و پەیمانگاکان دەبێت چونکە کاتێک کە بە سێیەکەمەکان ناستنە شوێنی خۆیان کەسانێکی دیدەستنە و شوێنە لاوانێ نەتوانن ئەم کارە بە باشی ڕایکەن لاوانێ نەتوانن ئەو پێگەزانستیەوە خۆی ڕایکەن بۆیە دامەزراندنی سێیەکەمەکان لە ئێستادا زۆر پێویستەوە زۆریش تاخیر کراوە بۆیە ئێمە ڕوومان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە جێگیری ئەنجومەنی وەزیرانە بە سووترین کات بڕیاری دامەزراندنی سێیەکەمەکان دەربکرێت چیتر لەمە تاخیر نەکرێت چونکە ئەمە زیانە نەک لە سێیەکەمەکان زیانە لە هەموو ئەو کەسانی تموعیان هەیە لە نێو زانکۆ و پەیمانگاکان خوێندن تەواو بکەن و چارەنووسی خۆیان نازانن دەمەوێت ئەوەش بڵم لە کوردستان هیچ شتێک یعنی کاتی دیاریکراوی خۆی نییە یعنی کتابەیە کە
کە سەیەکەمەکان دەبێت دامەزرێن بەڵام کەس نازانێت کەیە یان بۆ نمونە بابەتی دیکەی ڕۆژانە زۆرە هەر دیارە و خەڵک بە زۆرێک مەشغوڵ دەکرێت تۆ بەردەوام بەکارێک بە شتێک مەشغوڵ بکرێت. سپاس کاکاوڕێ نوێترین شت کە دەربارەی ئەم کەیسەی ئێوە کرابێت چییە؟ پێم وابێ سکاڵایەک تۆمار کراوە لە دادگای فیدراڵی عێراق. دواترین شتێک کە بیستومانە هەم قەرارە وەک هاوڕێم کاک چالاک فەرمووی قەرارە ئەنجومەنی وەزیران باسی ئەم کەیسەی ئێمە بکە جایە لە دانیشتنی ئەم هەفتەیە هەفتەی ئایندە وەزایدەن سکاڵایەکەی لە دادگای فیدراڵی بەداخەوە کە من وەک گەنجێکی ئەم وڵاتە باسی سکاڵاکەم لە دادگای فیدراڵی من لێرە تەریقە بمەوە لەبری ئەو بەرپرسانەی کە تەریق نابنەوە میلەتێک ئەمفال کرا میلەتێک کیمیاباران کرا میلەتێک دایان ڕۆڵەی بە قەراری دادگایەک کە ستەمکارێک بەڕێوەیە برد چۆن ئەڵەی لە ناو برا هەر ئەم میلەتە بەهۆی 30 ساڵ حکومڕانی نادروستەوە ڕۆڵەکانی وا لێ ئەکرێن هەر ڕۆژەی بۆ کەیسێک ڕێگە بگرنە بەر بچنە بەردەم ئەو دادگایی کە ڕۆژگارێک لەو پایتەختەوە چۆنەڵی ستەم لە میلەتە ئەکرا ڕۆژگارێک ڕۆڵەکانی ئەم میلەتە لەو پایتەختەوە بە قەراری ئەو پایتەختە سزا ئەدران و ئەنواع زوڵ مستەمیان بەرامبەرەکرا ئەوە ئەو ساتەیە کە هەموو مرۆڤێکی ویژدان زیندوو تەریقە بێتەوە لەبری ئەو بەرپرسە نابەرپرسانەی کە بەداخەوە تەریق نابنەوە بۆیە ئێمە ئەوی ژێکێکە لەو ڕێگایانەی کە من بە ئازارەوە باسیەکەم خۆزگە نەموچە خۆرانی ئەم هەرێمە ناچار بوونایە بچوونایە بەردەم دادگای فیدراڵی نە هیچ کەسێکی تر و لانی کەم لەم هەرێمەیە دادگایەکیان دروست کردایە کە دادگا بووایە بۆ ئەوەی لە کاتێک لە حکومڕانی ئەم دوولایەنە سیاسیە وەرزین لە بەردەم ئەو دادگایە شەکوای خۆمان کردایە بەس هیوادارم کۆی ئەم هەوڵانە مانگەێنێ بە نەتیجە و ناچارمان نەکەن ڕێگەی تر بگرینە بەر. کاک چالاک بە کورتی پێم بڵێ ئەگەر بەم شێوەیە ئەم دۆخە بەردەوام بێ هیچ بەهایەک بۆ خوێندن و بڕوانامە لە مەملەکەتا مێنێتەوە؟ بەڵێ دیارە بەردەوامبوونی ئەم دۆخە کارەساتێکی گەورە دەخڵقێنێ وەکو باسم کرد بەرزترین چین کە لە کۆمەلگا لە خوێندنی باڵا لە زانکۆ و پەیمانگاکان سەیەکەمەکانن ماوەی 6 ساڵ زیاترە چاوەڕوانی دامەزراندن دەکەن ئەگەر بێت و دامەزراندنی سەیەکەمەکان نەچێتە بواری جێبەجێکردن ئەوە دڵنیا بن کەسی دیکەی زۆر لە نێو زانکۆ و پەیمانگان کە لە ئێستا توموعی زۆریان هەیە خزمەت بە کۆمەلگا خزمەت بە نیشتیمان خزمەت بە زانکۆ و پەیمانگاکان بکەن دڵنیا بە کاریگەری خراپیان لەسەر دەبێت سار دەبنەوە لەسەر کۆششکردن ڕۆحی پێشبڕکێ لە نێو زانکۆ و پەیمانگاکان دادەبەزێ بۆ نزمترین ئاست بەرپرسیاری سەرەکی لەم دۆخەش کە ڕوو دەدات بە دەرەجەیەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها دوولایانی هێزی سەرەکین لە هەرێمی کوردستان و دوا پەیامی خۆم ئەمن وەکو سەیەکەمەکان داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەم چونکە بەڕاستی هەر شتێک ئێستا لە بەردەستی وادایە ئیمزای بکە کتاب دەردەچێت دامەزراندنی سەیەکەمەکان بڕیاری لەسەر بدەن جێبەجێ بکرێت دەنا ئێمە وەکو سەیەکەمەکان وەکو باسم کرد هەموو ڕێگایەکی مەدەنی یاسایی دەگرینە بەر بەردەوام دەبین هەتا دامەزراندنی سەیەکەمەکان دەردەچێت و دەچێتە بواری جێبەجێکردن. دەستخۆش کاک چالاک حەمەد هەروەها کاک هاوڕێ قادر میوانی ڕایەڵی ئەمڕۆ بوون سوپاس بۆ ئامادەبوونتان. دەیڵێمەوە بۆچی هەر یاسایەک لەم مەملەکەت و وڵاتی ئێمەدا لە پێناوی لە بەرژەوەندی و مافەکانی هاوڵاتیاندا بچێتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێ ناکرێت. بەرپرسانی هەرێمی کوردستان سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی وەڵام ڕایەڵم پێشکەشکردن هەر شاد.